محەممەد ئیسماعیل خۆبەخشی بزوتنەوەی نەوەی نوێمان لەگەڵدایە. کاک محەممەد سڵاو، ئێستا جەنابەت لە ڕانیت ڕەوژ لە ڕانیە چۆنە؟ ئایا خۆپیشاندان بەردەوامە لەوێ؟ بڵێ تا ئێستا تا چەند لە قسەیەک ئێستا بەردەوام بوو خۆپیشاندان بەداخەوە تجی لێکەوتەوە لە دوانی ڕۆکەیەوە بەهۆی ئەوەی هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران بێتەوە ڕوبەڕوویەک بوونەوە. بەڵێ تاسەش بەردەوام بڵێ هیچ کەسێک بریندار بووە یا کەس گیانی لەدەستداوە لەو توندوتی ژیانەدا؟ بەڵێ بریندار هەیە، لەوەیە بەیان بریندار هەیە، بەڵام بزە بتۆکو دقیق نازانم چکە من بەیانی تانی ڕۆ لە ناو خۆپیشاندانەکە بووم کە هێمن بووی گرژی و ئاڵۆزەیشی نەبوو لە لای بەڵێ پێش حەقیقا گربوونەوەکە بڵین بە شێوەیەکی تانی ڕۆ ئاسایی بوو، بەڵام لە دوای ڕۆ بۆ شێوە دەژی دەکەوت چکە وەگوتم بەهۆی بەریەکەوتنی هێزە ئەمنیەکان و خۆپیشاندەران، بەڵام من لەوێ نەبووم نازانم بزە بتەقیق بەسەوەی منیش زانیاریەکان وەربەگرم هەر ئەوەیە. باشە کاک محەممەد، هەتا ئەو کاتەی جەنابەت لە نێو خۆپیشاندانەکە بوویت، داوای سەرەکی خۆپیشاندەران چییە؟ چونکە دەبینین دروشمی جۆرا و جۆر هەیە لە نێو خۆپیشاندەراندا، هەندێک داوای با بڵێن موچەکانیان و مافەکانیانەکەن و هەندێکیش لەوانە داوای بە تەواوەتی ڕوخانی حکوومەت هێرێمی کوردستانەکەن. خۆپیشاندانەکان تۆزە پەشوبڵاوی پێوە دیارە چکایی سەرپەرشتی کارێکی نییەوەی قیادەیەکی ناکرێت خۆپیشاندانەکە، بۆیە هەر کەسە لای خۆیەوەیشێ، بەڵام بە شێوەیەکی گشتی هەمویان داوای ڕوخانی حکوومەتە دەکەن. بەڵێ بەیانی شەڕ بڵێن بە خۆپیشاندانەکە دروست بە خۆپیشاندانەکان هەرەوە بکە بڕۆخێ بوو. باشە تا ساعات نزیک. باشە کاک محەممەد، لەسەر سووتانی بارەگاکانی حیزبەکان و هەروەها دام و دەستگاکانی حکوومەت چیەڵێ؟ ئایا خۆپیشاندەران بۆچی بۆ ئاقارەدا دەڕۆن؟ وەڵای من بەیانی بەوانەی لێ بوون مامۆستانی ڕێکخستن سەرپەرشتی خۆپیشاندانەکان دەکرد سەرکاری ژێم تاشیدکردنەوە کە مەهێڵن خۆپیشاندانەکە بە هیچ ئاراستەیەکدا بڕات، چکە بە هەر لایدا بڕات هێزە ئەمنیەکان پێشیان پێدەگرنەوە کات بەگەی دەکەون توونژی لێ دەکرێتەوە. بۆیە من نەوەی نوێش لەگەڵەوە نییە هیچ بە شێشتیشی بێ لەگەڵەوە ینی خۆپیشاندانێکی مەدەنی، بەڵام شێوەیەکی فراوان بێت. بەڵێ کاک محەممەد ئیسماعیل لە ڕانیەوە لەگەڵمان بوو، زۆر سوپاس دەکەین.